بیرانی عزیز سەڵاوتان لەبێت بە دیاریکراوی پێدەنێنە ساڵی نۆمی ساڵیادی خۆپشاندانەکانی ئەفدەی شوبات ڕۆژگارێک لێرە خەڵکانێک بۆ داواکردنی مافی سەرەتایی خۆیان ڕژاوبوونە سەر شەقامەکان و داواکاریان لە دەسەڵات ئەوە بوو کە مافەکانیان جێبەجێ بکەن و گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانیدا بکرێت دوای تێپەڕبوونی 9 ساڵ بەسەر ساڵیادی خۆپشاندانەکانی ئەفدەی شوبات هاتوونە ئێرە و دەپرسین چی گۆڕانکاریەکرا لە خۆپشاندانەکانی ئەفدەی شوباتدا لایەنە دەسەڵاتدارەکان ئەو بەڵانەی کە بە خەڵکیان دابوو تا چەند جێبەجێکران و تا چەندیش پشتگوێخران چی بکرێت بۆ ئەوەی لە داهاتوودا داواکاری هاوڵاتیان کە لە ئێستادا خۆی لە نەبوونی موچێ و کەمی سوتەمەنی و کارەبارە دەبینێتەوە جێبەجێ بکرێت ئەوانەی کە لە خۆپشاندانەکاندا بەشدار بوون و سەکرداتیان دەکرد چیان بۆ خەڵک کرد و چی گۆڕانکاریەکرا دوای نەمانی ئۆپۆزیسیۆن ئەو پاکیزە چی لێ هات کە درابوو بە حکوومەت بۆ جێبەجێکردنی داواکاری خۆپشاندەران لەگەڵماندا بن لە ساڵیادی ئەفدەی شوباتدا وەڵامی ئەم پرسیارانە وەردەگرنەوە. دیارەوەکو باسمان کرد بەرنامەکەمان تایبەتە لەسەر نۆمی ساڵیادی خۆپشاندانەکانی هەفتەی شوباتی ساڵی 2011 ئەگەر لەوە دەست پێ بکەین بە بەراورد بە ساڵی 2011 خەڵک هاتبووە سەر شەقامەکان و داوای گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی و چاکسازی گەورەی و ڕێشەی دەکرد بەڵام لە ئێستادا نەبوونی سوتەمەنی و کارەبا و موچە پێداوی سەرەکی هاوڵاتیانن ئەو بێدەنگیە لەگەڵ ئەو کات چی جیاوازیەکی هەبوو؟ بسم الله الرحمن الرحیم سپاس بۆ ئێوە بەتاکید داواکاریەکانی ئەو کات داواکاری زۆر بنەڕەتی و زۆر گەورە بوون و بە شێوەیەک بوون کە ئەگەر ئەو داواکارانە جێبەجێ کرابان سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان بە تەواوی گۆڕانکاری بەسەردا دەهات. دیارە لەو کاتەشدا ئەم داواکاریانە تا ڕادەیەک وەرگیران وەکو شەفەوی وەکو قسە ئەوە بوو هەتا لە پەرلەمانیش کۆبوونەوەی تایبەت لەسەر داواکاریەکان کرا و دوجار بە ئیتیفاقی نێوان لایەنەکان لەناو پەرلەمان کە هەم لایەنی دەسەڵات و هەم لایەنی ئۆپۆزیسیۆن پێکەوە مشتەرەک ڕێککەوتن لەسەر چەند خاڵێک بە بڕیارێک کۆتایی هات ئەویش بڕیاری ژمارە 2 لە پەرلەمانی کوردستان بەڵام بەداخەوە ئەم بڕیارە تەنها لەناو پەرلەمان پەسەند کرا دوجار سەرۆکاتی پەرلەمان کە لەلایەنی دەسەڵات بۆ ئەو کاتە ئامادە نەبوو بینێرێ بۆ هەتا بۆ وەقاعی کوردستان کە بڵاو بکرێتەوە ببن بە جێبەجێ بۆ جێبەجێکردن بۆیە هەر بە کۆبوونەوەیەک لەناو پەرلەمان شکستی پێهێنرا و هەتەنها کۆبوونەوەکە بوو و تەنها قسەکردن نەتیجە تەنها قسەکردن مایەوە دیارە ئەو کاتە ئەو بڕیارەکان و داواکاریەکان داواکاری گەورە بوون و جێی ئومێد و ئەمەل بوون بەڵام بەداخەوە کە جێبەجێ نەکران. بەڵێ خۆپشاندانەکانی ئەفدەی شوباتی 2011 گۆڕانکاریان لە ژیانی خەڵکدا دروست کرد بەڕایەوە؟ من پێم وایە تا ڕادەیەک بڵێ گۆڕانکاریەکە لەو ڕوویەوە نەک گۆڕانکاری لە ژیانی چی بوون گۆڕانکاریەکان تاکی خەڵک پێم وایە لەو ڕوویەوە کە تا ئەو کاتە خەڵکی هەرێمی کوردستان شێوازی داواکردنەکەیان ئومێدێکیان هەبوو کە ڕۆژێک لە ڕۆژان خەڵک ئەگەر داوایە بکات لەو حکوومەتە یان لەو دەسەڵاتی هەرێمی کوردستان ئەو دەسەڵاتە بە دەنگ داواکانیانەوە دەچێت چون پیان ئەو دەسەڵاتە دەسەڵاتی خۆیانەوە خۆیان دەنجیان پێداوە خۆیان هێناوێتە سەر حکم لە سەرەتایش دروستبوونی شۆڕشەوە تا ئەو کاتە بەڵام دوایەوەی کە ئەو ڕۆژە خەڵک هاتە سەرجادە و گەیشتە ئەوەی کە خوێن بڕژێ لەسەر کۆمەڵک داواکاری پێم وایە ئەو شێوازێک بوو لە گۆڕانکاریەکەشەوە خەڵک زانی کە ئەم سیستەمە بەڵێ بە قسەی ئەوان یەکەم جار هاتووە بەڵام لە ئێستادا لەژێر قسەی ئەواندانیە و بە قسەی ئەوان ناکە و حساب بۆ خەڵ ڕای ئەوانیش ناکا کە ناڕازین لەو سیستەمە. بەڵێ پەردبوونی ئۆپۆزیسیۆن چه زیانێکی بە داواکاری گشتی خەڵک گەیاندووە لە هەرێمی کوردستانە بەڕای جەنابەت؟ ئۆپۆزیسیۆن و دەسەڵات خۆی کە بینە سەر باری واقع لە ئەنجامی دروستبوونی حکوومەت دروست دەبێ
ئەوانەی کە بەشداری حکوومەت دەکەن پێیان دەگوترێت بەشن لە دەسەڵات جا لە پێشتر ئۆپۆزیسیۆن ببن یان هەر شتێک ببن دوجار لەوانەیە جاری وا ڕێکەوێ کۆمەڵێک لە حکوومەتن لە انتخاباتی داهاتوو عکس دەبێتەوە ئەوانەی کە ئۆپۆزیسیۆن دەبنە حکوومەت و ئەوان دەبنە ئۆپۆزیسیۆن عکس دەبێتەوە بەڵام پەردبوون بۆ معنایە پێم وایە من بۆ معنایە کە ئێستاش دەکرێت ئەوانەی کە فکری ئۆپۆزیسیۆنن ینی فکری ئەو فکرانان هەیە کە چۆنەتی خزمەتکردن بە خەڵک لە حکوومەت بنیان لە ئۆپۆزیسیۆن بن پێم وایە ئەبێ هەر یەک بەیەکەوە هاودەنگ و هاوڕابن دەشکرێ بەشێکیان لە حکوومەت بن بەشێک لە ئۆپۆزیسیۆن بن بەڵام دوجار ئەم ڕایانە یەک بگرنەوە و خزمەت بەگەل بکەن بەڵام بەداخەوە من ئێستادا ئەوە نابینم. خەڵک لەو کاتەدا داواکاری زۆر گەورەی هەبوو لە گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانیە لە چاکسازی گەورەیە بەڵام لە ئێستادا خەڵک داواکاریەکانی بچوو بۆتەوە بۆ نەبوونی غازە نەوتە کارەبایە بێموچەیە لەو کاتدا خەڵک دەنگێکی دلێر بوو بەڵام لە ئێستادا خەڵک بۆ بێدەنگە لە نەبوونی ئەم خزمەتگوزارە سەرەتایانەش. سەرەتا زۆر سوپاس بەخێربێن لە ساڵیادی ئەم کارە ساتە جەرگ ڕۆدوڵ تەزیێنە من سەرخۆشی لە خۆم و لە کەسوکاری شەهیدانەکەم و دەڵێم ئەوانە لە ناو نەچوون ئەوانە شوناسی ڕزگاری خوازینەتەوەیەکن ئەوانە سمبولێکی جوان بوون بۆ شکاندنی دیواری بێدەنگی و هەڵبڕینی دەنگێکی دلێر بۆ داخوازیکردنی چاکسازی ئەو دەنگەی کە توانی هەموو دامەزراوەکانی ئەم حکوومەتی هەرێمە بە پەرلەمانەوە بە حکوومەتەوە بە هەموو سەرۆکایەتی هەرێمەوە بهێنێتە سەر ئەو ئیعترافەی کە ئقرار بەوە بکەن کە گەندەڵیەکی قوڵ بناغەدار بەربڵاو لە جونگەکانی ئەم حکومڕانیە لە هەرێمی کوردستان هەیە و پێویستە پرۆژەی چاکسازی بۆ دانرێ و ئەو دەنگە دلێرە بوو کە ڕیزەکانی ئۆپۆزیسیۆنی یەک خست و بەرەیەکی دروست کرد بەناوی بەرەی ئۆپۆزیسیۆن کە پێشترە و حیزبە سیاسیانە پێکەوە کاریان ناکرد دوای حەڤی شوبات بەرەیەک دروست بنەوە بەرەی ئۆپۆزیسیۆن سیمای سیاست و حکومڕانی گۆڕانکاری بەسەردا هات ئەندازەیەک و خەونەکانی خەڵکی بردە ئاستێکی باش و پێشکەوتوو بە دڵنیاییەوە ئەو ڕۆژانە جارێکی تر ینی ئەتوانێ لە ئەم ئیلهام بەخش بێ بۆ ئەوەی کە گەلی کوردستان هەمیشە بە زیندوی بە بوێری بە دلێری بە ئاشکرایی و ڕوونی شەقامێک هەبێ وەکو کارکتەرێکی سیاسی کاریگەر بێت لەوەی کە چاکسازی لە وڵاتە ببێتە پرۆسەیەکی حەقیقی نەک دروشم و شیعار و ببێتە پرۆسەیەکی بەردەوام بتوانێت کە کاریگەری دابنێ لەسەر هەموو بوارەکانی حکومڕانی و ژیانی خەڵک. بەڵام دکتۆرگیان بەپێی ئەو کاتی داواکاری خەڵک زۆر گەورە بوو بەڵام لە ئێستا داواکاری بچووک بۆتەوە ئایا ئەو چاکسازیە کرا یان ویستێک هەیە بۆ بوونی چاکسازی لە هەرێمی کوردستاندا سەبارەت بە داواکاری خەڵکی؟ گومانی تیان نییە لە دوای حەڤەی شوبات کۆمەڵی کارەسات لە ناوچەکە ڕوویدا ئەو خوێنە بەربڵاو ڕژانەی لە وڵاتانی وەکو مەسەر دواتر سووریا دواتر لیبیا دواتر یەمەن کە ئەتوانین بڵێن گەورەترین کارەساتی مرۆیی ئەم قەڕنن هەتا ئێستاش و حتا لە قەڕنی پێشووشە ڕەنگە کارەساتی وا گەورە لە وڵاتانە ڕووی نەدابێت کە ملیۆنەها مرۆڤ کوژران ملیۆنەها مرۆڤ زیندانی کران و ئاوارە کران ئێستاش ملیۆنەها مرۆڤ لەژێر هەڕەشەی ترس و کوشتن و لە ناو خێوەتگەکانی برسێتی و نەخۆشیە ئەناڵێنن
ئەمانە هەمووی کاریگەر بوو لەسەرەوەی کە ئۆپۆزیسیۆنی کوردستان و ئەو خەڵکی کارکتەرانەی کە پێشڕەوی ئەو ڕەوتیان ئەکرد لەو دەرگ بەوە بکەن کە وەزعەکە مەترسیدارەوە ئەم ناوچەیە بە کۆمەڵێک گۆمی خوێنە تێپەڕێ و پێویستە ئەندازەیەک دەرفەت بدرێتەوە بە حیزبە سیاسیەکانیش بە ئیلهام وەرگرتن لەو شەقامە کاری خۆیان بکەن و حیزبە سیاسیەکانی ژەوەی توانیان کردیان ڕاستە بەرهەمەکان لە ئاسی چاوەڕوانیەکانی خەڵکانین و نەبوون بەڵام بێگومان یەکسانیش نییە بە سفر بڵکو و دەستکەوتی گرنگ و گەورە تۆمار کراوە بە وتم ئەو مۆتەکەی ترسەی کە دروست بوو لە ئەنجامی ئەو قەیرانە گەورانەی کە لە ناوچەکە وای کرد شەقامی کوردستانی ینی دەرفەتێکی تر بداتەوە بە حیزبەکان و بە حکوومەتی هەرێم بۆ ئەوەی بگەڕێتەوە سەر عەقڵ و ڕشتی خۆی و ئەوەی پێویستە بۆ هاوڵاتیان بیکە دواتریش عێراق بەناو قەیرانی تیرۆرە تێپەڕی کە ئەو قەیرانی تیرۆرش تا ئێستش مۆتەکەیەکی ترسناکە بەسەر بەشێک لە ناوچەکانەوە هەرماوە ئەوش بوو بەهۆی ئەو هەموو خوێن و قەیران و ئاوارەی و ینی زیانە گەورانەی کە گەیشت بە مرۆڤی عێراق و بوو بە هەڕەشەیەکی حەقیقیش لەسەر هەرێمی کوردستان ئەوەش تەمان کاریگەری هەبوو لەسەرەوەی کە ئەو تەوژمی ناڕەزایەتیانە شکلی تر وەربگرن و دووبارە بەو شێوەیە نەبن کە لە حەڤی شوبات هەبوو بەڵام بێگومان هەموو کاتێک میلەتی زیندوو ڕێگە بە دەسڵات نادا بخەوێ و هەموو کاتێ میلەتی زیندوو ئامادە و بەردەستە بۆ ئەوی بچێتەوە سەر شەقامەکان داخوازی ڕەوا پێشکەش بکە تەبان ئەمەش لێرە باس لەوەیە کە ینی دەنگی دلێر بەرزکاتەوە باس لەوەی فشار دروستکە باش لەوەیە شەقام ڕێک بخاتەوە باس لە تێکدان و هەڵمەت بردن بۆ پارەگاو بنکەی حکومی و حیزبی نییە کەەوە میشە کارێکی نەشیا و نەخوازرا و بەشێکیش نەبووە هیچ وەختێک لە دیاردەی جوانی خۆپشاندان لە هەرێمی کوردستان بە تایبەتی ژەوەی کە تایبەتە بە حەڤی شوبات. کاگوشتەر زۆر سپاس بۆ ئامادەبوونت دیارەوەکو پێشتر وتوێژی کورتمانکە لەسەر بەرنامەکەمان تایبەتە بە نوێمی ساڵادی خۆپشاندنەکانی ئەڤدەی شوبات ئەگەر لەوە دەست پێ بکەین لەو کاتەیدا میدیا چ ڕۆڵێکی هەبوو لە داواکردنی هاوڵاتیان لەسەر شەقامدا؟ من تا ئەو ڕۆژی حەڤەی شوبات بەڕێوەری کێنێن نەبووم ینی مدیری تەحریر بووم بەس لەبەرەوەی کە لە ڕۆژی دوای حەڤەی شوبات بەڕێوەری کێنێن هەر بە ئیشێکی کێنێن ڕۆژە دەرەوەی وڵات و ئەو کاتە مەترسێکی زۆر لەسەرەوە بوو کە کێنێن دابخرێ ویسمان ستۆدیۆیەکی تر وە کەناڵێکی تر لە دەرەوەی وڵات بکەینەوە بەڕێوە بەڕۆیش بۆ ئەوێ ئەو کاتە بەلای بەڕێزم کا کووردە ئیتر من ئەرچی بەڕێوەبردنی کێنێنم لە باڵین شەوی حەڤەی شوباتەوە یاخود لە ڕۆژی هەژدەی شوباتەوە وەرگرت لە ڕاستیدا ڕۆڵی میدیا دوو قۆناغێکیان پێش ڕووداوەکانی حەڤەی شوباتە قۆناغێکیان دوای ڕووداوەکانی حەڤەی شوباتە پێش ڕووداوەکانی حەڤەی شوبات بەردۆخی سیاسی بەگشتی بەهۆی بەیاننامەکەی بزوتنەوەی گۆڕانەوە بە تایبەتی بەیاننامە حەوت خاڵیەکە تا ڕادەیەک ئامادە بوو بۆ جۆرێ لە خۆپیشاندان و جۆرێ لە گەرمبوونی شارع و بە تایبەتیش کە ئەو کاتە بەهاری عەرەبی یاخود خۆپیشاندانەکان لە وڵاتانی عەرەبی زۆر بە بەرفراوانی هەبوو بەڵام لە ڕاستیدا حەڤەی شوبات و خۆپیشاندانەکانی پەیوەندی بە بزوتنەوەی گۆڕانەوە نەبوو ینی لە ڕاستیداوە بزوتنەوەی گۆڕان زیاتر بەرنامە سازی دەکرد بۆی کە ئەگەر خۆپیشاندانێک ڕووبدا لە هەولێر ڕووبدا بۆ پێی کە لە وڵاتانی تریش لە هەموو دنیادا ینی خۆپیشاندان کاریگەری کاتێک دەبێت کە لە پایتەختە دروست ببێ و لە پایتەختە هەوڵی گۆڕانکاری بداوە بەیاننامەکەی گۆڕانیش زۆر زۆر ڕوون بوو بۆی کە داوای گۆڕینی نظامی سیاسیەکە تۆ نظامی سیاسیش تەمان ئەگەر گۆڕانکاری تێ بکرێت لە هەولێرەوە گۆڕدرێت لە سلێمانیەوە ناگۆڕدرێ بەڵام ئەو کاتە کە خۆپیشاندانەکان ئەو ئاراستەیان وەرگرت بە تایبەتی لەسەر مەسەلەی خزمەتگوزاری و نەبوونی نەوت و کارەبا و ئەوانە بەم ئاراستەیە کەوت
بزوتنەوەی گۆڕانەوە کاتێکو هێزێکی کاریگەر زۆرترین کاریگەری هەبوو هەم لە ڕووی میدیایەوە هەم لە ڕووی پارلەمانیەوە کە فراکسیۆنێکی گەورەی هەبوو هەمیش لە ڕووی جەماوەریەوە لە ڕاستیدا بۆیە ئەرچی ئێمە وەکو مێدیا و کاتە قورس بوو خۆ لە ڕاستیدا هەفتەی شوبات بەشێکە لە تاریخی زیندوی سلێمانی وەکو چۆن باسی خۆپیشاندانەیەک لە دوای یەکەکان و باسی ڕاپەڕین و باسی ئەو ناڕزایەتیە مێژوویانە دەکرێت لە شەشی ڕەشی ئەیلولا لە مێژووی سلێمانی پڕێتی لەم جۆرە لە با بڵین لەحزەی هۆشیاریانە هەفتەی شوباتیش لەبارە هەرە دیارەکەیە لەحزەیەکی هۆشیاری ئەجگار گەورەی سنووری پارێزگای سلێمانیە کە دواتر بە بەرفراوانی سنووری پارێزگاکە دەگرێتەوە لەحزەیەکی مێژوویە و ئەم مێژووە دوو بەشە بەشیشیان گزارشتە لە هۆشیاریەکی بەرفراوانی خەڵک کە هۆشیاریەکە لەم سنوورەدا بەراورد بە ناوچەکانی تر تا ڕادەیەکی زۆر فراوانترە بەشەکەی تری پێوەستە بە کەوتنی ماسکی دەسەڵاتی سیاسی بە تایبەتی دوو حیزبە دەسەڵاتدارەکە کە تا ئەو کاتە بەو شێوازە ڕوون نەبوو کە ئەمانە هیچ سڵ ناکەنەوە لەوەی کە لولەی تفەنگەکانیان بکەنە خۆپیشاندەری بێچەک یان لولەی تفەنگەکانیان بکەنە ئەو گەنجانەی کە بە سنجی ڕووتەوە ڕوبەڕووی گولەکانیان نەبوونەوە یعنی دەرخەری یاخود بەرجەستەکەری دوو ڕاستیە ڕاستیەکیانەوەیە کە هەفتەی شوبات سەلماندی کە هۆشیارێکی سیاسی و لەحزەی تەقینەوەیەکی سیاسی و بەتایبەتی دوای ئەو با بڵین تەراکوماتەیان دوای ئەو کۆبوونەوەی ڕق و کینەیە کە لە نەوەتویەکەوە بەرامبەر بە دەسەڵاتی سیاسی کوردی لە نەبوونی خزمەتگوزاری لە بوونی گەندەڵی لە فەساد لە هەموو جۆرەکانی با بڵین بەدکاری سیاسی ئابووری ئەخلاقی هەموو ئەوانە ئەمە لەحزەی تەقینەوەی جۆرێکە لە وشیاری لەحزەکەی تریشی وەکوتم کەوتنی ئەو ماسکەیە کە ناوینرا بوو دیموکراسێتی کوردی کەوتنی ئەو ماسکە بوو کە یەکێتی و پارتی دیعایان دەکرد بەوەی کە ئەوانە زۆر لە خەمی خوێنی خەڵکان دەرکەوت کە ئەمانە زۆر بە خوێنساردی و مامەڵە لەگەڵ خۆپیشاندەر و لەگەڵ خۆپیشاندەری بێچەک و لەگەڵ جوڵەیەکی مەدەنی وەکو خۆپیشانداندا دەکەن. دیارە ئەو کات لە 2011 ئۆپۆزیسیۆن پاکێجێکی ئامادەکراوی هەبوو بەڕێکەوتن لەگەڵ حکوومەتی یاریمی کوردستانیش گەیشتن بە ئەنجامێک ئەو پاکێجە تا چەند جێبەجێکرا لە سەبارەت بە جێبەجێکی داواکاری خۆپیشاندەران لەو کاتەدا؟ بەڵێ ئەو داواکارانە بەڵێ کۆمەڵێک داواکاری بوون و لایەنی دەسەڵاتیش لەو کاتەدا بە تەئکید قبوڵی کردن قبولکردەکە لە ژێر فشاردا بوو یان مەبەست چارەسەر بوو؟ پێم وایە لەژێر فشاردا بوو ئەگەر ژێر بۆ چارەسەر ببە هیچ کەس ڕێگر نەبوو لەوەی ئەوانە جێبەجێ بکرێن بەڵام من وا هەز ناکەم تەنها یەک خاڵش لەو خاڵانەی کە ئیتیفاقی لەسەر کرابێ جێبەجێ کرابێ کەواتە تەنها بۆ ڕازیکردنی وەقتی ڕای جەماوەر بوو ڕای شەقام بوو بۆ خەڵەتاندنیان بوو. بەڵێ ئەی لەو کاتە ئۆپۆزیسیۆن بۆ بێدەنگ بوو لەم جێبەجێ نەکردنی ئەم خاڵانە؟ ئۆپۆزیسیۆن پێم وایە لەو کاتەدا هەر ئەوەندەی پێکرابێت ینی قسە ڕۆیشتنەکەی ئۆپۆزیسیۆن چییە؟ خۆ ئۆپۆزیسیۆن تەنها قسەی و شەقامە لەوە زیاتری بەدەست نییە ناتوانێت خۆ چەکدار نییە تا چەک بەکاربێنێ. ئۆپۆزیسیۆن لەو کاتەدا هەوڵی خۆیدا وەتقەناعەتیمە هەر ئەوەندەی پێکرا دوایی دیارە بە تاکید خۆ هەڵبژاردن کرا ئینتخابات کرا بەڵام نەتیجەی ئینتخاباتیش و هەڵبژاردنەکانیش بەڵێ بێخەش نەبوو بێ تەزویر و بێ فڕوفێڵ نەبوو ئینتخاباتەکان بەڵام خۆ گەر واقعیش بین واقع بین ڕاستە غەل و غەش هەبوو فێڵ هەبوو تەزویر هەبوو بەڵام خۆ تەزویرەکە لە 100% نەبووە با لە 150 تەزویر بوو بێ خۆ لە 150کەی ئینسان حەق بڵێ ڕاستە ینی کەواتە ڕاستە خەڵکێکی زۆری شارەزا و خەڵکێکی زۆری واعی و خەڵکێکی زۆری ئەم هەرێمی کوردستانە بەو واقع ڕازی نەبووە بەڵام لە هەمان کاتیشە کە دەبێتە ئینتخابات و دموکراتێت و دەنگدان زۆری نەدەیبات خەڵک پێڕازیەوە تا ڕادەیەک پێڕازیە ڕاستە هەمووی وەکو وتم تەزویر کراوە ڕاستە ئەڵێ فروفێڵ کراوە بەڵام لە هەمان کاتیش ئەم فروفێڵە وەکوتم لە 100% نییە با لە 150 خۆ 150 ڕاستە کاتە 150 پێی ڕازیە. بەڵێ بەردەوام لە هەرێمی کوردستان هاوڵاتیان گلەیەوە دەکەن کە
گیریان خوادەوە بەدەست جێبەجێنەکردنی بەڵێنەکانی لایەنە دەسەڵاتدارەکان بە دیاریکراوێکی تی پارتی ئەم هەموو بەڵێنە دەبەخشێتەوە جێبەجێ ناکرێت بەڕای جەنابەت چ لێکەوتێکی خراپی لێ دەکەوێتەوە لە داهاتوودا لێکەوتەکانی زۆر خراپ دەبن پێم وایە ینی شتێک دێتە پێشەوە کە هیچمان پێمان خۆش نییە نەتیجەیەکی لێ دەخڵقێت شتێک دەخڵقێنێ ئەمە کە زۆر خراپە بۆ خەڵک و جەماوەر خەڵکی ڕۆشنبیر و ڕۆشنفکر کە بەو سیستەمە ڕازێنین پێیان وابوو کە هاتنە سەرجادە و دەنگی ناڕزایان دەربڕی ئەم دەسەڵاتە بەخۆی یادێتەوە و گۆڕانکاری دەکات بەڵام دوای ئەوەی کە ماوەیەک تێپەڕی و دیتیان نەخێر هەر وەکو دەرزی موسەکین وایە یان حەبێکی موسەکین وایە بۆ فڕوفێڵ لە ڕای جەماوەر و خافڵاندنیان و دوای کوشتن و گرتن و زەختکردن و کوشتن و بریندارکردن و ئەوانە هاتە پێشێ و سزنکردن هاتە پێشێ و نانبڕین هاتە پێشێ ئەم خەڵکە ینی تا ڕادەیەک بێدەنگ بوو من وەکو دێتە بەرچاوم کە مەقڵیەکی ینی ژێرەکەی پۆلووە یا خەڵوزە سەرەکەی مشکی دایپۆشیوە تەنها بایەک بێت بایەک یا جاو کەسە بە باوەشێنکردن بێ یان بە بایەکی ئاسایی بێ کە خۆڵە مێشەکە لاچوو پۆلوەکان دەردەکەون کە سوور بوونەتەوە ئەم خەڵکو جەماوەرە نەتیجەکەی وای لێ دێ ئومێدی بەوە نییە بە دەنگ و بە ئاشتیانە داواکانی خۆیان بکەن بۆیە ترس هەیە لەوەی کە من ترسم هەیە لەوەی خوا نەخواستە حاڵەتێک وا دروست بێ خەڵک مەیوز بێ لەوەی کە بە دەنگ و بە ناڕەزایی و بە ڕەخنەگرتن کێشەکانیان هەڵ بکرێ ناچار بن پەنابەرن بۆ تونند و تویژی کە ئەمەش زۆر خراپە و نەتیجەکەی وایە دوای لە دەستی هەمووشمان دەرەچێ بۆیە باشترین حکومەت ئەو حکومەتەیە و باشترین دەسەڵات ئەو دەسەڵاتەیە کە بە دەنگی جەماوەرەکەی بە دەنگی جەماوەرەکەیەوە بێت بە پێچەوانەی حکومەت و دەسەڵاتی ئێمە کە بەداخەوە تەنها بە زۆر نەبێت هیچ ئیشێک ناکە خەڵک غازی نییە ئاوی نییە کارەبای نییە بەڵام خەڵک دەبینی تەنها بۆڵەبۆڵێکی دێ ینی هیچ ناکە هیچ ناڵێ بۆ ئەم پێم وایە هەوەکارەکەی ئەوەیە کە خەڵک مەیوز بۆ لەوەی کە بە دەنگ بتوانێ گۆڕانکاری بکات بە دیاریکراوی ئەو کاتی سێلایانی دیاریکراوی ئۆپۆزیسیۆن یاخود ئەو هێزانەی کە باڵپشتی داواکاری هاوڵاتیان دەکرد لە خۆپیشاندنەکانی عەبدولشوباتدا پاکێجێکی ئامادەکراویان هەبوو دواتر لەگەڵ حیزب حکومڕانەکانیش کەوتنە ڕێککەوتنێک بۆ جێبەجێکردنی ئەو پاکێجە بەڵام لە دوای پردبوونی ئۆپۆزیسیۆن ئەو پاکێجە چی لە هات و خۆی جێبەجێکرا بێگومان ئەو پاکێجە هەندێکی خاڵی باشی لە جێبەجێ کرا بەڵام لە ئاستی خەونەکانی خەڵکان نەبوو و بە ئێستایشەوە هێشتا ئەو چاکسازی کە پێویستە لە هەرێمی کوردستان نەکراوە و زۆربەی ئەو کەرتانەی کە ئەناڵێن بەدەست گەندەڵی و ئێستاش گەندەڵی تایە حکومڕانە و ئەرکێکی گەورەیە بۆ ئۆپۆزیسیۆن بۆ حیزبەکان چ ئەوەی لە دەسەڵاتن بەو بەرپرسیارەتەی کە هەیەە لە ناو دەسەڵات وەچی ئەوانەشی کە لە سەنگەری ئۆپۆزیسیۆن ماونەتەوە و لە ڕێگەی پەرلەمان و لە ڕێگەی شەقام و لە ڕێگەی میدیای ئازاد و لە ڕێگەی ئەمانەوە ئەیانەوە داخوازیەکانی خەڵک جێبەجێ بکەن. دکتۆر دیارە لە دوای کۆتایی هاتن بە خۆپیشاندنەکان یەکێتی پارتی کۆمەڵێک بەڵێنی گەورەیان بە خەڵکی ناڕازیدا ئەو بەڵێنانە بەدیدی ئێوە تا چەند جێبەجێکراوە؟ بەداخەوە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان زۆر جار تەنها ئازان بەڵێن بدەن تەنها ئازان وشە سازی بکەن لە بەیانەکانیانە تەنها ئازانن دروشمی گەورە و عنوانی گەورە بەرزکەنەوە و خەون ببەخشنەوە بەسەر خەڵک بەس لە واقعی هەرێمی کوردستانە تا ئێستش هەرێمی کوردستان زۆنەکانی دابەش بوون
تا ئێستش کۆمپانیاکانی هەردوو حیزبی دەسەڵات شەڕیانە لەسەر ئەو بتڵە غازشی کە مناڵی خۆی پێگەرمەکاتەوە لە کوردستان. هەتا ئێستش ئەو سەرۆت و سامانی ئەو میلەتە سەرچاوەکانی وەکو پێویست شەفاف نین و دیار نین. هەتا ئێستش ئەو حیزبانەی کە لە دەسەڵاتن هەموو شتێک بۆ خۆیان ڕەوا بینن، بەڵام قوتی و نان و موچەیەکی سروشتیش بۆ ئەو حیزبانی دەرەوەی ئۆپۆزیسیۆن ڕەوا نابینن. هەتا ئێستش دادگاکانی کوردستان بە چەندین کەیسی گەورە بە بەڵگەوە دائەخەن وەکۆی کە لەم ڕۆژانە کردیان. هەتا ئێستش بازێک لە خاڵە گومەرگی و سنووریەکانمان بەدەست کۆمپانیا و مافیا و بەرپرسەوەی و بە کەیفی خۆی. تا ئێستا ژمارێکی زۆر ڕێژێکی زۆر لە بەرمیلەکانی نەوت ئاودیوەکرێن و داهاتە کەشی وەکو پێویست دیار نییە. تا ئێستش زۆرێک لەو دیاردە قێزەونانەی کە هەتا ئێستش بە دەیان هەزار موچە بە بندیواری و بە نەئاسایی و بە حرام ئەدرێ بە کۆمەڵک زۆر لە خەڵک کە حاشیە و دەوروبەری کۆمەڵک بەرپرسی ئەم حیزبانی دەسەڵاتن. هەتا ئێستش لەم دیاردە ناشرینانە زۆرن. هەتا ئێستش لە بواری خزمەت گوزاریە خەڵک دوای ڕوبع قەڕنێک لە حکومڕانی و زیاتر ئێستاش خەڵک کارەبایی وەکو پێویست نییە، ئاوی وەکو پێویست نییە، هیچ خزمەت گوزارێکی وەکو پێویست نییە. بەڵام کابێ دەتوانین بڵێن خۆپیشاندنەکانی عەبدولشوبات ئاستی گەندەڵی بەرزتر کردەوە لەوەی کەمتری کاتەوە؟ هەرگیز وانە. من ئەڵێم هیچ وەختێک کوردستانی پێش حەڤەی شوبات کوردستانی دوای حەڤەی شوبات نییە و حەڤەی شوبات حکوومەت نەبوو تا هەموو داخوازیەکانی خەڵک جێبەجێ بکات، دەنگێک بوو بۆ ڕیسواکردنی گەندەڵی و زوڵم و نەعەدالەتی. کاریگەر بوو زۆر لەسەرەوەی کای سیاسی شتی زۆری لە کای سیاسی. بەڵێ دکتۆر ئەی هۆکات چییە تا ئێستا ئەم گەندەڵان بەردەوام بەڵام هیچ دەنگی کە نییە بۆ چۆن دەڵێ جارێکی کە دەنگ هەڵبڕێتەوە بڵێ ئەم گەندەڵیانە هەیە لە هەرێمی کوردستان پێویست بە چارەسەرکردن هەیە. دوازار ئێمە زانین باردۆخی هەرێمی کوردستان وڵاتانی دراوسەی بە باردۆخی نەهامەر دەپەڕن. نمونەی خۆپیشاندنەکانی بەغدا ئایا ئەم بێدەنگی دەسەڵات یاخود ئەم خەمساردیە ئەگەری خراپی لە ناکەوێتەوە لە داهاتوودا؟ بەدڵنیایەوە بەزەوەی بەغداش ئەی سلمێنێ و ئەوەی کوردستانیش و شەهیدەکانی حەڤەی سوباتی سەلماندی و ئەوەی کە لە هەرێمی کوردستانە لە هەولێر دەکەس کۆبێتەوە بە دار سەر و گوێچکیانە شکێن و ئامادەنی ژعاتیان لەگەڵ بکەن. ئەمە بەڵگەیە لەسەرەوەی دیموکراسیەت لە عێراق و لە کوردستانە نییە و تۆ ناتوانانی بە دەنگێکی دلێری ئازاد بە ناڕەزایەتێکی ڕێکخراوی بەهێز تعبیل لە داخوازیەکان و لە بۆچوونەکانی خۆت بکەیت. و حاڵەتی ئەمنیە و عەقڵی ئەمنی زاڵە لەسەر چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ داخوازیەکانی خەڵک. لەبەرەوە خەڵک ئازاد نییە خۆپیشاندان بکە. ئەو ئامانجانەی کە خەڵک لە هەفتەی شوباتی 2011 بوات شەقام کۆمەڵێک ئامانجی گەورە بوون لەوانە داواکاری بوو لە گۆڕان لە سیستەمی دەسەڵاتی هەرێمی کوردستاندا. بەڵام بەبرات بە ئێستادا خەڵک کۆمەڵی پێداوی سەرەتایی نییە، لەوانە موچەیە، سوتەمەنیە، کارەبایە. لە هەمان کاتدا بێدەنگیەکیش دەبێت لەسەر شەقامە. ئەم بێدەنگیە چیە دەخوێنێتەوە بەڕای جەنابتان؟ خۆی بێدەنجی ئێستای شەقام و پەیوەست بە ئەو داواکاریانەی ئەو سای حەڤەی شوبات تا ئێستاش داواکاریەکان ئەگەر زیاتر نەبوو بن و پێداویستەکان ئەگەر زیاتر نەبوو بن و کەم و کورتیەکانی دەسەڵات ئەگەر زۆرتر نەبوو بن کەمتر نەبوون لە ڕاستیدا. ئەنی لەو کاتەدا گەندەڵی لە ئاستێکا بوو بێت ئێستا زۆر فراوانترە. لەو کاتەدا موچە لە ئاستێکی باشدا بوو بێلانی کەم لە تەوزیعات و لە هینا ئێستا لە ئاستێکی خراپترە. مەسەلەی نەوت سوتەمەنی کارەبا ئەو هەموو ئەو شتانە. ئەی خەڵک بۆ بێدەنگە. بەڵام بێدەنجی خەڵک لە ڕاستیدا بەشێکی زۆری پەیوەندی بە هێزە سیاسیەکانەوە هەیە. عادەتەن خەڵک کە هێزی سیاسی دەنێرێتە پەرلەمان یاخود دەنگ دەدا بە هێزی سیاسی یان با بڵێن لە دەرەوەی یەکێتی و پارتی ناڕەزایەتی دروست دەکا و دەنجی خۆی ئەداتە کۆمەڵە گروپی سیاسی و ئەم گروپە سیاسیە لە قۆناغە یەک لە دوای یەکەکانە خەڵک تووشی بێئومێدیەکەن بێگومان بێدەنجی دروست دەبێت. ئەمە بەشێکێتی. بەشەکەی تریشی پەیوەندی بە جۆری مامەڵەی یەکێتی و پارتیەوە هەیە لەگەڵ ناڕەزایەتی. ینی بیرت نەچێت لە دوای هەفتەی شوباتی شۆ خۆپیشاندان دروست بووە، ینی خۆپیشاندان تەنانەت هەولێریشی گرتوتەوە. بەڵام ئەو مامەڵە سەرکوتکاریەی کە یەکێتی و پارتیەی کرد لەگەڵ خۆپیشاندان و جوڵەی مەدەنیە ئەمە شۆکارێکی دروستبوونی بێدەنجیە. یعنی لەبارێکیە بێئومێدی بە تایبەتی خەڵکە لەو هێزاری دەرەوەی یەکێتی و پارتی. دومیشیان بێئومێدی خەڵکە لە یاخۆ بڵێن ترسی خەڵکە لە جۆری مامەڵەکردنی یەکێتی و پارتی. ینی خەڵک لەوە تێگەیشتووە کە دەسەڵاتی سیاسی لە کوردستانە بە شێوەیەکی مەدەنی مامەڵە لەگەڵ خۆپیشاندان ناکە و بە شێوەیەکی ئاشتیانە مامەڵە لەگەڵ خۆپیشاندان ناکە و ئەزانن خەڵک بە قەڵەمەکەیەوە بە سنجی ڕوتەوە بە مەدەنی ئەڕژێتە سەر شەقام. بەڵام لەو لاوەزانەی کە پۆستاڵەپێکان چەک بەدەستەکان تەنانەت بینیمان ینی لە هەولێر چۆن پەلاماری مامۆستا درا، چۆن پەلاماری مامۆستانی ئاینی درا، چۆن پەلاماری ژن درا.
بە هەمان شێوە لە سلێمانیش لەبەرەوە وەکوتم دوو هۆکارە هۆکاری سەرەکی بەدیدی من ئەوەیە کە خەڵک زۆری لە بێ ئومێدی هەیە لە هێزەکانی دەرەوەی یەکێتی و پارتی و ئەم بێ ئومێدی ڕەوایە بەشەکەی تریشی پەیوەندی بەو ترسەوە هەیە کە یەکێتی و پارتی دروستیان کردووە لەوەی کە مامەڵەیەکی مەدەنیانە واشتیانە لەگەڵ خۆپیشاندەران ناکەن. بەڵێ دوازە بەڵام ئەمە بێ ئومێدکردنی شەقام نییە کاگۆشار ئەم جۆرە مامەڵەکردنی یەکێتی پارتی لەگەڵ دەنگی ناڕازیە ئەی خەڵک چۆن داواکاری مافەکانی خۆی بکات؟ زانی خەڵک وردە قۆناغی داواکاریەکانی ئەچێتە ئاستی ترەوە یعنی خەڵک لە قۆناغیەکەمە داوای خزمەتگوزاریەکە ئەگەر دەستی نەکەوت فراوانترە بێ ئەگەر نەبوو داوای ڕۆشنی نظامەکەکە وەکەوەی کە ئێستا لە عێراقای بینیت یانی لە عێراقا لە 2015 و 16 خۆپیشاندانەکان فراوانن بەڵام لە ئێستا دەگەیشتۆتە ڕادەیە کە داوای گۆڕینی کۆی نظامەکەکە ئەمە قۆناغێکە گاتە هەرێمی کوردستانیش بەڵام کەی جارێ دیار نییە بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە وەکوتم هێزەکانی دەرەوەی یەکێتی و پارتی چۆن ئاراستەی یاخود چۆن سوود لەو دەنگانە یاخود سوود لەو ناڕزاتی دەبینن کە لە شەقامە هەیەەوە بە بەردەوامیش خۆتان نەزانن یعنی لە قۆناغی ڕابردوودا ئەگەر بۆ نمونە دەنگەکانی گۆڕان کۆمەڵ یەکگرتو و لە هێزەکانی ترت کۆ بکردایەوە دەنجیشی زۆر باشی هەم ناو پەرلەمان بوون هەم سەر شەقام بوون بەڵامەوەی کە مامەڵەکە بە جۆرێکە کە قەواعیدی لوعبەکە ینی ڕێساکانی گەمەی سیاسی لە کوردستان وەکو خۆی ئەمێنێتەوە و بە تایبەتیش لە دوای بوونی ناڕەزایەتی هەم شەقام هەم هێزی سیاسی ڕادەی سەختەکاری لە هەڵبژاردنەکان گەیشتە ئاستێکی زۆر گەورە بە تایبەتی لە هەڵبژاردنەکانی 2010 پەرلەمانی عێراق ئەوەندەی تر بووە هۆکاریەوەی کە خەڵک بێ ئومێد بێ بەڵام ئایا ینی گرەوکردن لەسەرەوەی کە خەڵک بەهۆی بێ ئومێدی و بەهۆی ترسەوە بۆ هەتا بێدەنگ دەبێ ینی هەموو ڕاستیە مێژوویەکان جوڵەی کۆمەلگا با بڵین مێژووی گەلان هەموو ئەوانت بۆ بەرجەستە دەکەن کە نەخێڕێنێ ڕۆژگارێک دێت بە خراپی ئەتەقێتەوە کە تەقیەوە نە بە یەکێتی نە بە پارتی نەتەنانەت نە بە هێزەکانی دەرەوەی یەکێتی و پارتیش ڕاناگیرێ. بەشێکی ئەم دەسەڵاتە بە پارە و بە ئیمکانیەت و بە قسەی خۆش و بە هەرچی هەیە ڕایگرتووە و پشتیوانی لە دەسەڵاتەکە دەکا و بەشێکیش کە ناڕازیە جا سوودمەند بۆیان نەبووە لە هەمان کاتیشە خۆی بە مەغدور دەزانێ و یا لەوانەیە لە ڕووی هینەوە ڕووی ئیمکانێت و ئیمکانەتیشی باشێ بەڵام ئەم وڵاتە ئەم وەزعە بە باش نازانێ بۆیە وەکو معارەزە دەردەکەوێت بەڵام دوجار ئەم خەڵکە تەوزیع بووە تەوزیع بەسەر چەند بەشێکدا بەڵام دوجاری کۆتایی کە ئەوەیە کە ئەگەر ئەو وەزعە بە باشی نەڕوە بە تاکید گرژی و ئاڵۆزی لە هەمومان تێک دەچێت. بەڵێ دیارە جەنابەت وەکو دەنگێکی دلێری ناڕەزایەتی و لە شەقامەکان لەو کاتدا بەراورد بە ساڵی 2011 لەگەڵ ئێستا گۆڕانکاری هیچ کراوە لە ئاستی بەرچاودابێت لە هەرێمی کوردستان بە شانازیەوە دەڵێن بەڵێ لە ساڵی لە خۆپیشاندانەکانی ساڵی 2011 بەندە ئەگەرچی لەو کاتەدا لەو خولی پەرلەمانی بووم بەڵام لە زۆربەی شوێنەکان بەشداریم کرد گۆڕانکاری بەو تۆ نابینم تەنها ئەوە دەبینم کە ئەو کات جەماوەرد بە دەنگی دلێرەوە قسەی دەکرد ئێستا لە ژێر لێوە قسە دەکا ئەو کاتە هاواریان دەکرد کە گۆڕانکاری لە سیستەمی سیاسی و چاکسازی کۆمەڵایەتی بەڵام ئێستا هەمووی لە ژێر لێەوە و بە بۆڵە دەیڕێت بەڵها ئەو گۆڕانکارە دەبینم. بەڵێ قسەی تۆ لە کۆتاییدا چیە لە ساڵیادی 9 ساڵە تێپەڕی بەسەر خۆپیشاندنەکانی ئەفدەشوبات و ڕۆژانی دوایی ئومێد دەکەم ئەم دەسەڵاتی ئێمە بەخۆی دابێتەوە پێش ئەوەی کە لە دەست هەمومان دەرچێ ئومێد دەکەم ئەگەر ئەو کاتە دەیانگوت کاکە ئەم داواکاریانە حەقن بەڵام ئەوە بۆیە جێبەجێیان ناکەین کە خەڵکێک سوودی لێ دەکات یا خەڵکێک
دەیەوێت بیکاتە شانازی و پلە و پایە بۆ خۆی ئێستا کەس نییە خاوەنی ئەم پێشنیارانە بێ ومێت دەکەم هەمان ئەو پێشنیارانەی کە ئەو کاتەکران پێم وایە وەکو ئەمڕۆوان هیچیان گۆڕانکاریان بەسەردا نەهاتووە و هەمووشیان لە جێ خۆی ماون ئەم دەسەڵاتە بێ ئیسفادە لەم پاکێجانە بکە و ئەم کێشانەی کە ئەم کاتە ئەو کاتە هەبوون ئێستاش هەرماون بە زووترین کات بەخۆی دابێتەوە و ئیسفادە لەو پاکێجانەش کات و خاڵەکان جێبەجێ بکە ئێستاش باشانازی بۆ ئەم دەسەڵاتە ئۆپۆزیسیۆن و هیچ کەسیش کە خاوەنی نەبێت بەڵێ ویستێک دەبینی لەلایەن دەسەڵاتەوە بۆ جێبەجێکردنی ئەو پاکێجە هیچ نابینم هاتووە تەسەوڕ ناکەم هیچ ئەمەلی شم نییە بەڕاستی بۆ جێبەجێکردن بەڵام ئێمە هەر ئەیڵێن و ئەیڵێنەوە ومێت دەکەین کە بەخەمەوە بن و بیری لێ بکەنەوە و جارێکی تر ڕێگە نەدەن ئەو دەنگی ناڕازای بەرز بێتەوە نەک بە زۆر و زۆرداری بە کارێکی باش بەکردەوەیکی باش بە ئارامی بە دروستکردنی ڕازیکردنی دڵی ئەم خەڵکو جەماوەرە خەڵکی چاوەڕوانیەکی لە پاش ئەو خۆپشاندانانە هەیە وایە ئەم دەسەڵاتە ڕێز لە خۆپشاندانی هێمنانەی گەورە و جەماوەری ئەگرێ هەتا ئەم لەحزێش هەرێمی کوردستان ئامادە نییە ڕێز لەو جۆرە دیاردانە بگرێ و مامەڵی تەندروستی لەگەڵ بکاوە خۆپشاندەران بپارێزێ نمونەی عێراقی شوازەحە ینی بە سەدان خۆپشاندەران بە فیشەک لەسەر دڵ و زەرسنگیان کوژران و بە دەیان هەزاریان لێ برینار بوو و ئێستاش ئەو کارەسات و قەیرانە هەر بەردەوامە خەڵک لە کوردستانە و ئێمەش باسی شۆڕشمان نەکردو ئێمە باسی خۆپشاندانمان کردووە خۆپشاندان مافێکی دەستوریە دیاردێکی دیموکراسیە ئەرکی حکوومەتە نەک دژایەتی بکە ئەرکی حکوومەتە بیپارێزێ بەس حکوومەتێکەیە لە کوردستان ئاوا باوەڕی بە دیموکراسی هەبێ کە خۆپشاندانەکان بپارێزێ و لە دەرەنجامیشا بتوانێت بە فعلێکی سیاسی حەقیقی یاخود یاسادانان و جێبەجێکردنی یاسا وەڵامی ئەو خەڵکە باتەوە ئەمە کێشەکانە کە خەڵکی یاریمی کوردستان پێی وایە کە دیموکراسیت لە کوردستانە بنەمایەکی قایم و محکەمی نییە شەق و لەقە نیوە و نوقسانە و دەوروبەرەکەشمان پڕێتی لە ئاڵۆزی و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانیش تا ئێستش ئامادەن بۆ ینی خەڵک کوشتن لەبەرەوە ینی پێویستە هێزە سیاسیەکان ئەم جارە گەر خۆپشاندان بکرێ هێزە سیاسیەکان پێویستە تەحملی ئەو خۆپشاندانانە بکەن و شەقامێکی ناڕێکخراو بجوڵێنرێ بۆ خۆپشاندان زۆر جار کارەساتی لێکەوێتەوە چونکە شەقامی ناڕێکخراو کۆی کە لە عێراقی شای بینین شەقامی ناڕێکخراو داواکاریەکانیش ڕێکخراو نییە چالاکیەکانیش ڕێکخراو نییە دەرەنجام مەترسیدارە بۆ ڕووبەڕووبوونەوە خوێن و مەترسیدانە بۆ ڕوودانی پشەوی و مەترسیداریشە بۆ ئەوەی کە چونکە ڕێکخراو نییە خەڵکی تر بێنە ناوی و مەرامی تری تیا جێبەجێ بکەن بۆیە بەڕاستی من ئەڵێم ئەرکی حیزبە سیاسیەکانی ئۆپۆزیسیۆنی کوردستانە خۆپشاندانی بەهێز و جەماوەری و هێمنانە ئاشتیان ڕێک بخەن بۆ هەر داخوازیە کە داخوازی خەڵکە و ئەرکی سەرشانی حکوومەتی هەرێمە و پەرلەمانی هەرێمە کە ئەو دیاردەیە ڕێز لێ بگرێ و بیپارێزێ چی بە یاسا چی بە ئیجراعات بۆیە ئەمەیە ئەوەی ئەو ئەرکە ئێستا لە سەرشانی حیزبە سیاسی ڕێکخراوەکانە لە چوارچێوەی داخوازی ڕەوەکانی خەڵکە ئەو دیاردانە ڕێک بخەن و بیکەنە بەشێک لە ژیانی سیاسی کوردستان بیکەنە بەشێک لەو دیموکراسی کە کوردستان ئیدعایەکە و باسیەکە بەڵێ پەیامی کۆتایی دکتۆر موسەنا وەکو یەکێک لە چالاکوانەکانی خۆپشاندنەکانی عەبدولشوبات و ڕۆژنامەی دوایی چییە لە ساڵیادی ئەم ڕۆژەدا هیوادارم کە خوێنی ئەو شەهیدانەمان و ئەو هەموو خەبات و ئەو سەدان بریندارەی ئەو ڕۆژانە و ببێتە هاوێنی ورەیەکی زیندوو کە هەمیشە لە ناو ڕۆحی کوردستانیەکانە بمێنێ بۆ ئەوەی کە مرۆڤ ناخی خۆی پێش هەموو شتێک ئازاد کا لە کۆیلایەتی بۆ ڕنگ و ناوی حیزبایەتی و عەقڵی ئازاد کا و ڕزگار کا لە تەسلیم بوون بە چاواشەکاریەکانی هەر نیزامێکی سیاسی و هەوڵی ئەوە بدا کە وەکوتم عەقڵ و ناخی خۆی ڕزگار کە و بتوانێت دەنگێکی ڕزگاری بێ لە ناو کۆمەڵگاکەی تەنها ستایشی حەق بکە و ستایشی ڕاستیەکان بکە و ستایشی ئەو دەستکەوت و سەرکەوتنانە بکە کە بە حەقیقی دەستکەوت و سەرکەوتنن نەک بە چاواشەکاری هیوادارم گەلی کوردستان و حکوومەتی کوردستان لەوە تێبگەن کە هیچ ژیانێکی سیاسی محتەرەم نییە بەبێ ئەوەی کە ڕێز لە ئازادی خۆپشاندان و ئازادی ڕادەربڕین و خۆڕێکخستن بگیرێ و ئەو بێتە بەشێک لە پایەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان.
خۆپیشاندانەکانی ئەفدەی شوباتی ساڵی 2011 و ئامانجانی خەڵک بووە سەر شەقام تا چەند جێبەجێکرا هیچ دەبینی تۆ لەم بوارە؟ لە ڕاستیدا ئەو ئامانجانە تا ئێستا جێبەجێ نەکراون. ئامانجی هەر سەرەکی بریتی بوو لە گۆڕینی نظامی سیاسی، یعنی لانی کەم بە نظامێکی دیموکراسی شەفاف، لانی کەم ئەوەی کە پێویستە بە مەسلەی پاراستنی دیموکراسیەت و دووەمیان مەسلەی شەفافێتی حکومڕانی هیچیان جێبەجێ نەکراون. لە دوای حەڤەی شوباتەوە مامەڵەی ستەمکارانی دەسەڵات ئەگەر زیاتر نەبوو بێکەمتر نەبووە لە ڕاستیداوە. خۆتان نەزانن خۆپیشاندانەکانی هەولێری چێکن لە زیندوترین ئەو نمونانەی کە دەری خست بەوەی کە نەحورمەتی مامۆستا ئەژیرێ و لەسەر جادە و بەرچاوی کامێرەکانەوە شەقیتی هەڵەدرێ، مامۆستایانی ئانی بە هەمان شێوە پەلاماری ژنە درێ، ئەوانەمان هەمووی بینیوە. ئەوەی کە پێویستە بە دیموکراسیەوە بەم شێوازەوەشی کە پێویستە بە مەسەلەی شەفافیەتی حکومڕانیەوە بە تایبەتی لە پەیوەست بەداهات، ینی ئەگەر ئێستا ینی با بڵێن گەندەڵی و چەتەیی لە داهاتی نەوتە، لە داهاتی نانەوتیە، مەبەستم لە داهاتەکانی تری ناوخۆیە لە باج و ڕسومات و گومرگ و ئەوانە ئەگەر زۆر زیاتر نەبوو بێکەمتر نەبووە. لەبەرەوە حەڤەی شوبات چرکەساتێکی مێژوویە کە هێشتا زیندووە، یعنی لە ڕاستیدا نەبووە بەشێک لە مێژوو. ئەوانەی کە پێیان وایە حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی بووە بە مێژوو نەبووە بە مێژوو و تۆ دیقەتی ژودە، یعنی بەشێکی زۆری ئەوانەی کە لەو ڕووداوانەدا شەهید بوون هەتا ئێستا لە زاکری کۆمەڵگەی ئێمەدا وەکو پاڵەوان ماونەتەوە، تەنانەت خێزانەکان ینی بە سەربەرزانە هەموو ساڵێک یادی ئەم با بڵێن سەردەمە ئەکەنەوە و بە زیندوی ئەیهێڵنەوە و شانازیەکەن بەوەی کە ڕۆڵەکانیان بوون بە شەهیدی یاخود قوربانی کۆمەڵک داواکاری ڕەوا، ینی بۆ پەڕی سەربەرزیەوە کە سوکارەکانیان لەناو کۆمەڵگا خەڵک دەستیان بۆ لەسەر سنگدانێ، لەبەرەوەی کە خەڵک هێشتا پێی وایە ئەم داواکاریانە بە ڕەوایەتی ماونەتەوە و ئەشمێننەوە. ینی وەکوتم مەسلەی ڕاپەڕین یاخود مەسلەی خۆپیشاندان لە دژی ستەمکاری، لە دژی گەندەڵی، لە دژی بەدکاری ینی مێژوویەک نییە لە ڕابردوومانە، بەڵکو مێژوویەکە لە بەردەممانە، عەفوەن ڕووداوێکە لە بەردەممانە، ینی ئەوە بە بەردەوامی دێتەوە ڕێگەمان. و تۆ دیقەت بدە هەمیشە ئێستا کە باس لە خۆپیشاندانەکانی عێراق دەکرێت باس لەوە دەکرێت گریمانەوەی کەم خۆپیشاندانەکە گوازرێنەوە بۆ هەرێمی کوردستان. لەبەرەوە بەدیدی من یعنی وەکوتم حەڤەی شوبات لە چرکەساتی ڕوودانیەوە هەتا ئەم لەحزەیە مێژوویەکی زیندووە و ئەم مێژوو زیندووەش ینی بەردەوامە بێ. بەڵێ کاگوشتە لەم ساڵیادەدا کە پێدێنێ ساڵی نوێمی خۆپیشاندانەکانی ئەفدەی شوبات خەمساردی دوولایانی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستاندا بەرامبەر بە داواکاری هاوڵاتیان چی لێ دەخوێنرێتەوە؟ لە ڕاستیدا تابلۆی سیاست لە کوردستانە ئێستا چه ئەو هێزانی کە بەژارن لە حکوومەت، چه ئەو هێزانی کە ئۆپۆسیۆنن جۆرێ لە ڕەخنەی توندی لەسەرا، ینی ڕەخنەی توند لەسەر دەسەڵات هەیە، ئەوانەی کە لە دەسەڵاتدان بەوەی کە وەکو پێویست نەیانتوانیوە نە چاکسازی نە گۆڕانکاری ڕیشەیی بکەن، نە لە سیستمی سیاسیە، نە لە سیستمی ئابووریە، نە لە سیستمی ئیداریە. بەشەکەی تری شێوەیە کە ئەمساڵ لە کاتێکا یادی حەڤەی شوبات دەکەینەوە کە ئۆپۆسیۆنێکی کاریگەر و ئۆپۆسیۆنێکی فعال بەوەی کە ڕۆڵی هەبێ هەم لەسەر دەسەڵات هەم لەسەر شەقام وجودی نییە و بەرەو دواوە هاتووە کە ئەمە بۆ خۆی لە حزەیەکی تاریکە، یعنی یەکێکە لەو لە حزانەی کە زۆر ڕۆشن نییە لە ڕۆژگاری ئەم سەردەمەدا، لانی کەم ئەگەر بەراوردی بکەی بە ئەو ئازایەتی و بەرخودانەی کە ئێستا پارێزگاکانی عێراق بەرامبەر بە سوڵتەی سیاسی ئەیکەن. لەبەرەوە من بۆ خۆم پێم وایە خوێندنەوەی ئێستا بێ خوێندنەوەیکی نەقدی بێ بەوەی کە بەتایبەتی زەرورەتی دروستبوونی بەرەیەکی ئۆپۆسیۆنی کاریگەر بۆ ڕنگدانەوەی ئەو ناڕەزایەتیانەی کە شەقام هەیەی بەرامبەر بە سوڵتەی سیاسی لە هەموو کاتێک زەرورترە. یعنی ئێستا وەک چۆن کوردستان لە غیابی دەسەڵاتێکی حەکیمە ئەژی و لە غیابی دەسەڵاتێکی دیموکراس و شەفافە ئەژی، بە هەمان شێوە بەداخەوە لە غیابی ئۆپۆسیۆنێکی کاریگەر و فعالی جادەژی. بەڵێ قسەی کۆتایی جەناب چییە لەم ساڵیادەدا؟ لە ڕاستیدا قسەی کۆتایی ڕێز و نەوازش و هەرچی تەقدیرێکی ئینسانیە بۆ هەم شەهیدان هەم کەسوکاری شەهیدان و هەموو ئەو قوربانیانەی کە لەو خۆپیشاندانانەدا چ ئەوانەی کە بریندار بوون، چ ئەوانەی کە لە سجنەکانە ئیهانەکران لێدران، هەموو ئەوانە. بەڵام لە ڕاستیدا وەکوتم حەڤەی شوبات یەکێکە لە ڕۆژگارە هەرە زیندوەکانی سنووری پارێزگای سلێمانی و هەرێمی کوردستان و حەڤەی شوبات وەکوتم مێژوویەکە کە پڕە لە شانازی و وەکو حەدەسیش وەکو ڕووداویش زیندووە لە بەردەممانە و بە بەردەوامی ئێمە لەو قۆناغەدا دەژین کە حەڤەی شوبات خەڵک بۆی هاتە سەرجادە و خەڵک لە پێناویدا ڕاپەڕی
و من هەمیشە تەمەنام ئەوەیە کە خەڵکی کوردستان و بەرینە ڕازایی لە دژی ستەمکاری و لە دژی نەبوونی دیموکراسیەت و نەبوونی شەفافیت هەروە بەم زیندویە بمێنێتەوە و هەرگیز نەبێ ئومێد بێ نە ترس وای لێ بکا کە بێدەنگ بێ. لە مەیدانی کوردایەتی کە پایتەختی بیر و ڕایە هەموو یەکدەنگ هاوارەکەین خەونەکانمان لە گوەردایە لە مەیدانی کوردایەتی کە پایتەختی بیر و ڕایە هەموو یەکدەنگ هاوارەکەین خەونەکانمان لە گوەردایە ئێستا ژێمەین دەمانەوێت بە زمانێ گفتوگۆکەین فرمێسکی سەدەیەک ستەم لە چاوی ئێوەدا ڕۆکەین ئێمەین پیرە پیاوی پێشوو ئێوەن گەنجی ئازای دوا ڕۆژ مافی خۆمانە دەکۆچین بکەین بۆ ژیانێکی خۆش ئێمەین پیرە پیاوی پێشوو ئێوەن گەنجی ئازای دوا ڕۆژ مافی خۆمانە دەکۆچین بکەین بۆ ژیانێکی خۆش بکەین بۆ ژیانێکی خۆش لە مەیدانی کوردایەتی کە پایتەختی بیر